پەنا بۆ دانانی کامیرەی چاودێری دەکەن چونکە دەبیتن ئەم شوێنە کامیرەی چاودێری لێبیتن بۆ ئەوەی هەر کەسێک نەیتن بە کەیفی خۆ شتفرە بدە. ئێرە گۆڕستانی گەورەی سۆرانە لە گەڕەکی ئیسخەڵا لە سەنتەری شاری سۆران جاوەرن بە بەیەکەوە بچینە نێو سنووری گۆڕستانەکە بۆی بزانین چی ئەگوزارێ لێرە دیاردەیەکی نامۆ هەیە لە نێو گۆڕستانەکەدا ئەگەر نیشانتان بدەین ئەمە فڕێدانی جبڵ و خاشاکە پاشماوەیە لێرە لە نێو گۆڕستانی گەورەی سۆران ئەمە جگەلەوەی کە تێکدانی ژینگەیە جگەلەوەی بکە پیسکردنی ژینگەیە و دوور لە دابوونەریتی و کۆمەڵایەتی کۆمەلگاکە ئێمەیە کە فڕێدانی جبڵ و خاشاکە لە نێو سنووری گۆڕستانی گەورەی سۆران ماوەیەکی زۆرە لێرە ڕۆژانە بە ئۆتۆمبیل بە پیکەپ خەڵک دێت ئەو پاشماوانەی کە هەیەە لێرە فڕێدەن جا بەشی زۆری ئەو پاشماوانشی وەکو لە دیمەنەکاندا دیارە پێچێت پاشماوەی کارگەکان بێت یاخود پاشماوەی ئەو خانوانە بێت کە دەستکاریەکرێن کە نۆژە نەکرێنەوە و پاشماوەکەی لێرە فڕێدرێت لە نێو گۆڕستانی گەورەی سۆرانجا ئەمڕۆ فەرمانگەی ژینگەی سۆرانیش هاتووە بۆ سەردانی گۆڕستانەکە ئەکەن بە دوواداچوونی بۆکەن گفتوگۆ لەگەڵ ئەوانیشەکەین کاگەژار سڵاوتان لێبێ چیەکەن بۆ ئەم گۆڕستانەوە چۆن ئەتوانن ڕێگری لەوە بکەن کە چیتر لێرە بەم شێوە زبڵ و خاشاک فڕێ نەدرێت. بەناوی خۆی گەورە میهرەبان دەستپێک ئێمە وەکو فەرمانگەی ژینگەی ئیدارەی سەربەخۆی سۆران کاتێک کە بینیمان کە دیاردێکی زۆر نابەجێ لە ناو گۆڕستانی گەورەی سۆرانە دەست بەجێ دەست بە ڕێکارەکانمان کردن ئەوشی لەلای کەمەوە کە بتوانن سەرکاتی شارەوانی یاخود کۆمپانیا پاکەرەوەی لە ئاگادار بکەینەوە کە بۆچی فڕێدانی پاشماوە ڕێپێدراوە لە ناو شوێنێکی وا پیرۆزدا لە کاتێکدا کە قەبرستانەکان لە ناو ئێمەی ملەتی کووردا شوێنی ڕێزگرتنە شوێنی سەردانکردنی کەسوکاری خۆمانە ئەوانە کە گیانیان لە دەستداوە لە جاتی ئەوەی بین دوعایەکیان بۆ بکەین و لە جاتی ئەوە بین نەمامێکیان بۆ بچین بەداخەوە بین لە هەندێک شوێن وا پاشماوەی ڕەغفرێدراوە بە تایبەتی ئەم پاشماوە کە پاشماوەی خان و کارگەر مادەی پلاستیکینە ئەم پاشماوانە لە هەرە خەتەرترین و کاریگەرترین پاشماوەکانن کە کاریگەری زۆر نیگەتیفی بەسەر خاک و ئاوە هەوە بۆ سەر سروش و ژینگەدایە. کاگەژار ئێوە چیەکەن بۆی ڕێگری لەم لەبەرەوە ئەم گۆڕستانێکی گەورە و شوێنێکی بەرفراوانیش هەیە ئێمە لە یەکەم هەنگاودا پەنا بۆ دانانی کامیرەی چاودێری دەکەن چونکە دەبیتن ئەم شوێنە کامیرەی چاودێری لێبیتن بۆ ئەوەی هەر کەسێک نەیتن بە کەیفی خۆ شتفرە بدە دوو نەبوونی هیچ تابلۆیەکی ئاگادارکردنەوە کە ئێرە شوێنی فرێدانی زبڵ و خاشەکنە ئێرە شوێنی نزاکردنە بۆ ئەوانە کە ئازیزی ئێمە بوون بۆیە لەگەر سەرکاتی شارەوانی سۆران لەگەر بەرەوبەتیگیشی شارەوانیەکان لە گفتوگودا دەبین کە دەبێتن لە قۆناغی یەکەم لە هەنگاوێکی زۆردا ئەم ڕوستبینی شوێنەکە بە تەواوی پاک دەکرێتەوە و بتوانین لەو شوێنەش هەندە نەمامیشیان بۆ بچینین ئێستا وەرزی گەرمە بەڵام بتوانین لە مانگی هەشتونەوە هەندە نەمامیش بچین و لەمە بە تابلو بە دانانی کامیرەی چاودێری ئەمە بتوانین ڕوبەرن چاودێری شوێنەکە بکرێن و هەروە تیمەکانی کۆمپانیای پاکەرەوە لەگەر تیمەکانی شارەوانیش دەبی زوو سەردانی ئەم شوێنە بکەن لە خاوینکردنەوە و هەروەها ئێمە ئەگەر بێت و ئەم ڕێکاری خۆیان نەگرت ئێمە لە ڕووی سزای یاسایی ڕوبەر و ئەم کەسانە ئەبینەوە ئەماش کە لە یاسای ژمارە 8 دەستەی پاراستن و چاکردنی ژینگە لە ساڵی 2008 بە ڕوونی تێری تەسەری باس لەوە کردووە سزا بۆ ئەوانە دیاری کردەوە کە ئەوانە کە خاک پیسەکەن بە زۆر سپاس ئەوەی کە هەیە ئەمە ڕێک ئەو زبڵ و خاشاکە لێرە لە نزیکی یاخود لە دەواازەی هاتنە نێو گۆڕستانەکە فڕێدراوە کەسێک ئەگەر بیەوێ سەردانی گۆڕی مردوویەکی بکە یاخود مردوویەکی نوێ ئەگەر بیهێنن لێرە بینێژن دەبێ بەنێو ئەو پاشماوەیەدا تێپەڕێ بەنێو ئەو زبڵ و خاشاکەدا تێپەڕێت بۆ گەیشتن بە گۆڕستانەکە چونکە ئەمە هەر لە دەرگای سەرەکی یاخود لە دەرگای داخڵبوونە بە گۆڕستانەکە جامە جگەلەوەی کە زبڵ و خاشاکە لە نێو گۆڕستان فرێدراوە هەر ئەکەوێتەوە نزیکی ڕێگای سەرەکیش ڕێگای نێوان سۆران بۆ ڕواندز هەر لەسەر ڕێگای سەرەکی نێوان ئەم دوو قەزایە.